بەڕێزان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش ئەچیت ئەوان ئێستا دەست دەکات کێشانەوەیان پێشکەش کردووە، بەڵام ئێمە ئێستا فترێکی و خۆتان نەزانن لە هەرێمی کوردستانە جەوێک دروست بووە، بارودۆخی کاتۆتە پێش کە هەموو لایەکمان بڕوامان بەوە هەیە لەو بارودۆخە ئاشتاوایەکی نیشتیمانی هەموو هێزە سیاسیەکان دروست بێ، بە تایبەتی خۆتان ئاگادارن چەند ڕۆژێکە پارتیویەکێتی کۆبنەوەکان ئەنجامە درێنەوەیەک بارودۆخەکە بەرەو هەموو بەرەو ئەمانە بەرەو ئاسایی بوونەوە ئاڕۆن. من وەک سەرۆکی فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان بیرم لەوە کردووە کە پێم باش بووە کە ئەمە مبادرە بێ بۆ هەموو هێزە سیاسەکانی کە بۆ فراکسیۆنەکانی کەش بیرۆکەی ئەومان هەبوو کە فرسەتێکی تر بدەینە ڕەفیقەکانمان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی. ئەمە تەڵەن بەرنامەکارەکە وادانراوە کە لە بەرگەی دووەما بوو، ئێمە پێشنیارمان کرد بکرێتە بەرگەی ئەخیر، چکە ڕەنگە لە بەرگەی ئەخیرا بمێنێتەوە بۆ کۆبنەوەی داهاتووی پەرلەمانی کوردستان. ئەو فرسەتە بدەین بە ڕەفیقەکانمان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بۆی هەموو ملایەکمان بەشدار بین لەو ئاشتەوەیە نیشتیمانی کە ئێستا هەموو قەنەعەتمان پێێتی بەرەوە بڕۆین کە ئەو ئاشتەوەیە دروستکەین. ئێمە قسەیەکی خێرە ئەو پێشنیارێکی خێر بووە من بۆ برادە ڕەفیقەکانم ئەم لە فراکسیۆنەکانی کە بەڕێز کاکزانە لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە برادەرەکانی کە مبادرەکە و پێشنیارەکە و بیرۆکەکە هی ئێمە بۆ ئەوی فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان بۆ کە ئەو پێشنیارە بکەین و ومێ دەکەین ئەو فترێژ و فرسەتش کادرێ بە ڕەفیقەکانمان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە ئێمە بیری لەکەینەوە کاریگەری هەبێچنەوە خۆیان ئازادن بڕاری خۆیان شۆنە بێ، بەڵام ئێمە پێمان خۆش و فرسەتیشکە بدەین بۆ ڕەفیقانەمان لە پێناوی ئەوەی کە دووبارەیەکەمەوە ئەو ئاشتەوای لەناو هێزە سیاسەکان کە ئێستا هەنگاوی هەڵگرتووە بەرەوە ئاشتەوایە هەمومان بەیەکەوە بین لە داهاتوە بتوانین هەمومان بەیەکەوە کاتی هەڵبژاردن دیاری بکەین